هونەرمەندێکی بەناوبانگ و دابڕاوی چینی بە ناوی ئایوەیویەوە پڕبایەخترین پێشەنگای خۆی لە هەژدەی ئەم مانگەدا لە کۆنسڵ ساملۆنگ لە نۆرد ڕاین ڤەستفالن و دۆسڵدۆرف لە ئەڵمانیا دەکاتەوە. پێشەنگاکە هەر لە هەژدەی ئەم مانگەوە تا یەکی مانگی نۆ بەردەوام دەبێت پێگاتۆ لە چەندین کاری هونەری قەبارە گەورەی ئایوەی و کە پێشتر نمایش نەکراون لە پێشەنگایەکی تایبەتدا. هەرگیز نەگەیشتم بەوەی کە سەرجەم ئەم کارانم پێکەوە ببینم لەبەرەوەی من وەک هونەرمەندێک ئەمە یەکەمین جارمە کارە هونەریەکانم پێکەوە دەبینم. لە نێو ئەو کارە هونەریانەدا دەنکەکانی گوڵە بە ڕۆژە پیشاندراوە کە پێکهاتووە لە ملیۆنەها دەنکە گوڵە بە ڕۆژە کە بەدەست سازکراون لە سیرامیک. دەنکی گوڵە بە ڕۆژە لەسەر وەختی شۆڕشی چیندا هێمای هێز بووە لە لای کۆمۆنیزمەکان. هاوکاسترایت پێگاتووە لە 150 تەن ئاسن کە هونەرمەندەکە لە پاژماوەی کاول بووی ئەو قوتابخانەوە هێناوێتی کە بەهۆی بوومە لەرزە کوشندەکەی سیشوانەوە وێران بوو. لە ساکری دواتە پیرۆز دەتوانیت ناوەی سندوقە ئاسینەکە ببینیت کە دیمەنەکانی بیرەوەرەکانی هونەرمەند لە ساڵی 2011دا لە زینداندا پیشان دەدات. هونەرمەند ئایوەی لە ساڵی 2012دا چینی بەجێهێشتووە وەک هونەرمەندێک مۆڵەتی مانەوەی پێدراوە بۆ ماوەی 3 ساڵ لە ئەڵمانیا. هاوکات بەهۆی چالاکیە سیاسیەکانیەوە ماوەی 4 ساڵ لە ماڵەکەی خۆیدا بە سزای مانەوەی زۆرم لێ ماوەتەوە. سەرنجی داوەتە پرسە کۆمەڵایەتەکان وەک ڕەگەزێکی هونەری لە چین و هەر لە ساڵانی 1970کانەوە هەتاکوی ئێستاکە کە وای لە هونەرمەندە چالاکەکانی وەک ئایوەیوی کردووە ببن بە ئەستێرەکانی جیهان. سەرباری وی لەم ساڵانی دواییدا کەمتر بڵاو دەبنەوە لە کاتێکدا لە سەروەختی سەرۆکی وڵاتەکە شی جینپینگدا حیزبی کۆمۆنیزمی ئەو وڵاتە هیچ شێوازێکی ئۆپۆزیسیۆن بوون و ڕەخنەی قبوڵ نەدەکرد.